دم باش تماشاوان نجا بو رومالك دنيا تايبت ام بهفراينا بگمان رومالما یا في جارجي تايبت السرپرسك گرينگ هر چار آلين كردستان بدهان احزاب كردان بدهان لاين سياسيكاني كردستان لهوليري پایتخت هرمی كردستان كوبونتوا بگمان زیاتر باس توکر زیاتر چل احزابی کردی لاسیار چار پارچه کردستان لهولیر کوبونتوا لمر هالسانگاندنی او روشه ایستا لکردستان ده هیا لکوبانه بتایبد لهمان کادا لباشوری کردستانی شلشنگالو زور ناوچیتر چلو شتێک ئەحزاب بێگومان حەزبیش ماوە تا ئێستا هەش بووە کاریگەریش بووە داوات نەکراوە هویەکان چییە ئەوە تا ئێستا ئاشکرا نەبووە بەڵام بەشێکی گشتی ئەو هەموو ئەحزابە لەسەر ئاسیا چارپارچەی کوردستاندا هەیە کاریگەری ئەم حەزبانە لەکوێن ئەم حەزبانە بوو ئێستا هاتوونەتە دەنگ مادەم ئیرادەیەکی وایان هەیە بتوانن بنێتن بوو کۆنگرەی نەتەوەی چەندین ساڵ پێش ئێستا نەبەسراوەتەوە بۆ تا ئێستا کورد خاوەن ستراتیژ و ئەجەندا و بەرنامەیەکی ڕۆشنی نەتەوەی نییە بۆ ئەوەی کاری لەسەر بکرێت لە بابەت و ڕەوشە هەسیارەکانە بتوانێت خاوەنددارێتی لە قەزیە خۆی بکە ئیدارەی سیاست و دیبلوماسیەت و ئیدارەی حتا هێزە چەکدارەکانی خۆشی لە چارچەوەی بیرکردنەوەی نەتەوەی بکە چلو شتێک ئەحزابی کوردی ئایا هەما حزبانە حزبی کاریگەرن حزبی مەشروعن شەرعیەتیان لە خەڵکەوە وەرگرتووە یان لەناو ئەم حزبانە هەندێک حزبی کاریگەر هەنە ئەوانی دیکە شۆک و زۆر جار ئەلێن سیبەر بێباندۆر تا دوایی کاریگەری کۆبوونی ئەم حزبانە ڕاستپاردەکانی ئەم ئەحزابانە کە دەرکراون تا چەند ئەبێتە ئەمری واقع و تا چەند کاریگەری هەبێ بە تایبەت یەکێک لە خاڵەکان باسی کۆنگرەی نەتەوەی ئەکرێ ئەم مەسەلەی کۆنگرەی نەتەوەی چەندین جار سەرروکی هەرێم خۆشی تەحدیدی کاتیان بودانەوە تا ئێستا کۆنگرەکە ئەنجام نەدراوە باستەوە کرێت لەبەر هۆکاری ئەوەیە لەم کۆنگرەیە کە ئەتوانێت زیاتر هەیمانە دروست کە بە تایبەتی ئەو حەزبانی لەسەر ئاستی پارچەکانی کوردستان باڵا دەستن بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەمە ئێستا لە ستودیۆ علی کەریمی چاودێری سیاسی و میوانیشمان هەیە لە شاری هەولێر شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بە خێراتنی میوانەکانەکەین کاگەلی لە بەرزانەوە دەست پێکەم چل و شتێک ئەحزابی کوردی لە هەولێر کوبوونەتەوە باستەوە ئەکرێت پێویستە ئێدی پشگیری کوبانێ بکرێت پێویستە ئێدی کۆنگرەی نەتەوەی ببەسرێ نازانم چێتە دوای تو کاریگەری ئەم ئەحزابانە فعلەن ئەو شتانی خۆیان ناڵێن پراکتیزایکرێ بەڕای تو ئەوەی کە دەبێت بیڵم پێشەچی هەموو هەنگاوێک چ لەلایەن ئەحزاب چ لەلایەن کۆمەڵانی خەڵک چ لەلایەن ڕێکخراوە مەدەنیەکان بۆ ئەمڕۆی دۆخی کۆبانی بکرێت من دەستخۆشان لێ دەکەم من پێم باشە هەموو هەنگاوێکی ئەرێنی باشە و ئەو حیزبانش کە کۆبوونەوە من هیوادارم کە بتوانن ئەوەندە تەسیریان هەبێت لەسەر دەسەڵاتی باشوور ئێمە بە قسەکان بە شەفافی بکەین کاکە کارجان ئێمە لە باشووری کوردستان تاقەپارچەیەکی کوردستانە کە حکوومەتێکی خۆجێیی حکوومەتێک دەسەڵاتێک وجودی هەیە تەنانە لە ڕۆژهەڵات نە لە باکوور و نە لە خۆراوەش کە ئەو وەزعی تێدا هەیە وە خەریب و کانتۆنەکان ببن بە حکوومەتێکی خۆجێیی لەوێش بەڵام ئەوە نەکراوەوە تا ئێستا کونە تووشی ئەو هەمووە چەڵەمە و دەردی سەرێ بوون ئەوەی کە دەگەڕێتەوە باشووری کوردستان بۆتە مەرکزێک بەداخەوە من دەی بڵم ئەحزابی دەسەڵاتدار لە باشووری کوردستان کۆمەڵێک مانۆڤری سیاسی دەکەن کۆمەڵێک مزایدە دەکەن بەسەر یەکتریدا و ئەوەش بۆتە یەکێک لە عامیلەکانی کە ئەنواعی ئەحزابی بن سێبەر ئەحزابێک دروست بن کە بەڕاستی خەڵک ناسێت ئەم پێم خۆش بوو ئێوە راپۆرتێک لە ناو سەر جادە و شەقامەکانی هەولێر و بەهۆک و سلەیمانی دروستکەن بزانن لە نێو کۆمەڵانی خەڵکدا لەو چل ئەحزابەی 15-20 حیزب نێو بێنم بزان ئەسن کۆمەڵانی خەڵک ناویان بیستون یان نەبیستون بۆیە ئەمن پێم وایە کە ئەوان ئەگەر بەڕاستی دایان هەوێت یا دەخوازن کە ئیشێکی باش بۆ کۆبانیا بۆ خۆراوای کوردستان بکەن پێویستی بەو قەرەباڵغێ و مێرەجانە نییە کاکەرێکێنمە باسی شتێکی دیکە پرسێکی دیکەشکەن تەنها لە باشووری کوردستان باستەوە کرێت سی شتێکی ئەحزابی کوردی هەیە ئەم هەموو ئەحزابە زۆرە بێگومە لە هەر کۆمەڵگایەکی پێشکەوتەوە حەزب کە بەم شێوەیە هەبێ بە ئایدیا بیرۆبوونی جیاوازەوە ئەبێتەوەی پێشخستنی کۆمەڵگا ئایا ئەو فۆرمە حەزبەی لە کوردستان لەسەر ئاسیار چارپارچەی کوردستان جێبەجێکرێ ئایا فۆرمێکە لە پێناو خزمەتکردنی خەڵک و ئاراستەکردنی خەڵک و وشارکردنی خەڵکە یان بە پێچەوەنەوە نا ئێمە دەبێت بەڕاستی وردە بگەینە ئەو قۆناغا کە ئیتر فەرقی دوکان و بازار و حیزبی سیاسی لێک جیا بکەینەوە هەیقەت ئەوەیە کە بەهۆی ئەو ململانە تۆخەی کە بە درێژایی زیاتر لە 20 ساڵ لە باشووری کوردستان لە بینی دوو زیلهێزی گەورەی بە باشووری کوردستان دروست بووت ئەنواعی حیزبی ئەوەش دروست بووە کە حیزبی سێبەرن یا حیزبی سەربەلایەنێکن ئەمن پێم وابێت دەبوو
زۆر زوو پارلەمانی کوردستان هەنگاوی بۆ نابا کە قانونی ئەحزاب بە شێوەیەکی مۆدێرن بە شێوەیەکی کە بنەماکانی دموکراسی تێیدا بەرجەستە بکرێتەوە ئەو یاسایە دەرچێنن چونکە ئەتۆ لە زۆربەی وڵاتانی دنیاە ئەتۆ گە سیرکەی قانونێکی زۆر زۆر وازح و ڕۆشن هەیە بۆ ئەحزابی سیاسی کە ئەویش تاقە مەسدەری مەشروعیەت بە حیزبێکی سیاسی سندوقی دەنگدانە تۆ لە وڵاتێکی مەسەمەک سوێت کە بن ئاگادارم تێدایە و زۆربەی وڵاتانی ئەوروپایە حیزبێک دروست دەبێت ئەم حیزبە لە یەکەم انتخابات شانسیەوەی دەدرێتێت کە بچێ خۆی ئەرزکا لە نێو هەڵبژاردندا ئەگەر ئەم حیزبە لە ١04 بەرەوسەری ببورن هێنا ئەم حیزبە مەشروعیەتی سیاسی پێدەدرێت ئەم حیزبە ڕێگای دەکرێتەوە بۆ پارلەمانی ئەم وڵاتە بۆ وڵاتی چۆکو سوێت ئەم حیزبە لە هەموو منافع و ئەو بەرژەوەندیانەی کە حیزبێکی سیاسی مەشروع دەتوانێت بیبێ دەیدەنێ بە قانون و بە یاسای ئەو وڵاتە بەڵام حیزبێک کە لە خوارەوەی ١ هێنا پێی دەڵن کاکە تۆ بڕۆوە ماڵێ ئەتۆ جارێ بڕۆ ئیش بکە ئەمن پێم سەیرە ئەم 44 حیزبە ئاخر ئینتخاباتمان ئێمە لە مانگی ئەیلولدا بووی پارەکانە دوایە کارژ ئینتخاباتی عێراق لە نیساندا کام حیزب توانی تاقە یەک کورسی لەتکە کورسیە بێژگە لە 5 لایەنەکەم پێز ئەوە هیچ یەک تاقە لەتکە کورسیەک بە دەنگی مەشروعی خۆی بێنێت کەچی دێن زۆرم پێ سەیرە دێ دەڵە کاکە پارلەمان بوچەی بڕیوین پارلەمان بودجەی بڕیوین ئاخر کاکە ئەمن بۆ پارە بدەم بە تۆ کە ئەتۆ خۆت و خێزانەکەتی حیزبێکە دروست کردووە ئەمە دەبێ ئیتر تەواو بێت ئەمن بۆ بێنم تۆ داوت کەم بۆ کۆبوونەوەی لوتکەی 4 پارچەی کوردستان ئەتۆ فەرقت چییە ئەمن دڵنیام لە زۆرێک لەو حیزبانە من و تۆوە خزم و کەس و کارمان زۆرترە و لە باری سیاسی شەو ڕەنگە لەوان ئەوەتر بین زۆرتر چالاک بین بەڵێ ئەچین ئەگەر میوانمان لە هەولێر لە شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کاک شوان ئەمکاتەوە باش بەڵێ شوان ڕابەرە کرد میوانمان لە هەولێر ئامادە بێ بەڵێ دیارە میوانەکەمان لە هەولێر تا ئێستا ئامادە نیە لە ستودیۆ بەڵێ کاکەلی کەرێمە بەین زیاتر لەسەر ئاسیا هەر 4 پارچەی کوردستان بکەین سووریا کوردستانی ڕۆژاوا لە ئێستادا بەدەیان ئەحزاب لەوێ هەیە بەدەیان ئەحزاب بەڵام کاریگەری حزبێک لە ڕووی جەماوەریەوە لە ڕووی لەشکریوە زیاتر دیار ئەی ئەحزابەکانی تریش هەیە لە پەنجاکانەوە تا ئێستا مەحزابە دروست بووە و چەندین ئەحزابی تر لە چارچێ ئەم حزبە لەدای بوونە بەڵام کاریگەریان لەسەر چی ئەساسێک بەڕێی من ئەوانە بە دوای وەی کە ئەو هەموو ئیشقاقە لە پارتی کوردی سووریا و بە درێژایی ساڵانی 60ەکان و 70ەکان و 80ەکانەوە ڕوویدا و حیزبێکی تازە لەژێر هێژمۆنی پەکەکە خۆی نمایش کرد لە خۆراوای کوردستانەوە بە حەقیش توانی ئەو هێژمۆنی کە حیزبێکی سیاسی خەڵکی پێویستێتی ئەو هێژمۆنە دروستکە ئەوان دروستیان کردووە بەدەست من و تۆ نییە پێمان خۆش بێ یا پێمان ناخۆش بێ ئێستا لە کۆبانی شەڕەبانانی پێدە و پەیەژەن کە ئەوە شەڕ دەکەن و کانتۆنەکان لە ژێر هەیمنەی ئەواندا بەڕێوە دەچن ئەمن گوناحی من نییە ئەوەی کە ئەمن پێم خۆش بوو پەیەدا یا لە خۆراوای کوردستان بکرێ و زیاتر لە ساڵ و نیوێکیشە هەتا دیو من قسەم لەگەڵ کردوون ئەوە بوو کە ئەوان بتوانن بە یەکەمین فرسەت بچن بۆ ئینتخاباتێکی سەرتاسەری لە هەر سێ کانتۆنەکان و لەوێدا مەشروعیەتی هەر حیزبێک دیاری بکرێت بەڵام بەداخەوە بەهۆی ئەو هەموو تەنگوی چەڵەمەیکە دەو ئاخرارەدا لە ڕایەن گروپە متەتەڕیفەکانی ئیسلامیەوە تووشی خۆراوای کوردستان بوون ئەو ئینتخاباتە ئاسان نەبوو بکرێت بەڵام ئەوەندەی کە من بزانم ئەوان بەتەما بوون کە ئینتخاباتێ بکرێت و ئەو کێشەیە یەکلا بکەنەوە کام حیزب توانی دەنجی کۆمەڵانی خەڵک بەدەست بێنە سەر و سەرچاوان ئەوەی کە نەیتوانی دەبچێتەوە ماڵە خۆی و ئیش بکە بۆی کە جەماوەر بۆ خۆی دروستکات عینیشی ئێستا خۆشەڵاتی کوردستان دیارە دوو حیزب لە کۆنەوە هەبوون دموکرات و کۆمەڵە ئێستا بەداخەوە بوونە دموکراتەکان و کۆمەڵەکان ئەمەش تا ڕادەیەکی زۆر بە شروعیەتی سیاسی خۆی لە دەست دەدا چووکە ئەو کاتی ساڵی 79 کە یەکەم ئینتخابات لە ئێرانە کراوە و کوردش تێدا بەشداری کردووە دموکرات ئەو مشەغبوونە لەسەر ئەساسی ئەوە بووە کە زیاتر کێتوانێت زیاتر خزمەتی کۆمەڵانی خەڵی بکە زیاتر شۆڕش پێش بخە ئان لەسەر ئەساسی یەکتر قبول نەکردن بۆ زیاتر طموحی سەیتەرە و هەیمەنە دروستکردن بوو لەسەر حزب ئەمە کولتورێکە بەداخەوە ئەمە لە باشووریش طبعاً لە باشووریش پارتیی کوردستان ئەم کولتورە هەیە
کە ئەمن حیزبێک دروست دەکەم پێم خۆشە تاک حیزب بم پێم خۆشە تەنیا و تەنیا من بم پێم خۆشە دەسەڵاتم بەسەر هەمووی چەمک و لە بە هەمووی چین و تۆژەکانی کۆمەلگادا من دەسەڵاتم هەبێت ئەمە دروست نقطە متەزادی دموکراسیە ئەگەر ئێمە بەڕاستی داوای دموکراسی دەکەین دەبێت هەموو بنەماکان و چەمکەکانی دموکراسی بە هەمووی چاکە و خراپەکانیەوە زۆر جار دموکراسی تاڵە بەدەست من و تۆ نییە زۆر جار دموکراسی بە دڵی من نییە بەڵام ئەگەر دموکراسیمان قبولە لە وڵاتێکی وەکو کوردەواریدا و دەمانەوێت کوردستان بەرەو وڵاتێکی دموکرات بەرین مەجبورین هەموو قوانینەکەی ئەوە بکەین یەک لەو قانونانە ئەویش سندوقی دەنگدانە بەڕێی من ئەوانەی لە سندوقی دەنگدان کورسیەکیان نەهێناوە باشە لا ئەقل ئەمن ناڵم ١04 با لا ئەقل ئەم هەموو حیزبەت لەو پەنجایی کە تۆ دایانژمێری کە بەڕاستیە من ناوەکانیان زۆریان نازانم با لە ئینتخاباتی باشووری کوردستان بتوانن ناڵم ١04 بەڵام بتوانن تاقە یەک کورسی بێنن من لەسەر چاڵمیان دادنێم بەڵام تا مادام ئەو کاتێککە کورسیان نهێناوە ئەمن وەکو عەلی نە مەشروعەتی سیاسیان لەلایەن خۆمەوە دەدەمێ و نە حورمەتیشان دەگرم و نە دێڵم کە چارەنووسی ئەو میلەتە بەدەستی ئەو کەواتە کەرمە بین بەشێکی گشتی ئەو مەسەلەی ئینشقاقاتانە لەناو ئەحزابی کوردی لە سەراسیار چارپارچەی کوردستان ئەمە ئەبینرێت ئەمە شتێکی واقعیە بێجگەلەوە ئەو فۆرمە حەزبیەکە ئێمە باسمان کرد لە ناو کۆمەلگا جێبەجێکرێ سەیری حەزبەکان کە لە سەراسیار چارپارچەی کوردستان هەمویان کە بچی لەلایەن قسە بکەن و ئەو پەیرە و پرۆگرامی خۆیان کە تەڕحەکەن بۆ ڕایگەشتی ڕێک وەکو فریشتەوان بەڵام لەسەر عەرزی واقع خەڵکی گلەیان لایە حتا مەسەلەی ئەجندای دەرەوە حتا مەسەلەی یەکتر قبول نەکردن حتا شتێکی دیکەش هەیە تەبەن لە دێر زەمانەوە تا ئێستا ئەحزابە کوردیەکان میرنشینە کوردەکان ئیماراتە کوردەکان پێشەوە طموحی ئەوان هەبێ گەلەکان ڕزگارکەن گەلەکان پێشخان طموحی ئەوان هەبووە کە چۆن خۆیان فەرزکەن چۆن ئەو لەوەی تر زیاتر بێ بە هەر شوێک بێ زۆربەی حەزبە چەکدارەکانی کورد لە باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا بەتعدی لە باکوور ئەم هەر سێ پارچە شەر یەکتریان کردووە لە پێناو چی ئەمە ئەزانی چۆنە حیقەتەوەی حیزبایەتی دیاردەیەکی مۆدێرنە حیزبایەتی دیاردەیەکە کە لە 1945 بۆ یەکەم جار هاتۆتە ناو کۆمەلگای کوردەواری و حیزبایەتی لە هەموو جیهاندا بۆ بەڕێوەچوونی سیاست و بەڕێوەبردننی کۆمەلگا وەکو کەرەسەیەکی مۆدێرن هاتۆتەکایە و هەمومان حیزبایەتیمان قبوڵە بەڵام بەداخەوە هەرەوەی کە باست کرد لە زمانی میرنشینەکانەوە ئەو کولتوری میرنشینەکان کولتوری پێش حربی عالەمی دووەم و یەکەم هاتۆ ڕەنگی داوەتەوە لە ناو حیزبایەتیکردنی لە فۆرمێکی مۆدێرندا لە فۆرمێک کە چارشێوی مۆدێرنی تەمان پێوە کردووە بەڵام دەبینی لە ئەنوا و ئەقسام شۆن و بەکاندا ئەم دەرەبەگایەتێ و میرایەتێ و فەرهەنگی دەرەبەگایەتی و میرایەتی کە لە بابانەکان لە ئەردەڵانەکان لە میری ڕەواندوز لە میری بایزید لە میری بتلیس ئەو فەرهەنگە دەبینی خۆی دەنوێنێتەوە مەسەلەن نمونەیەکی بچووک ئەوەیە کە حیزب دەبێت 4 ساڵ 4 ساڵ 3 ساڵ یا 2 ساڵ هەرچی بخۆیان دایدنن ئینتخابات بکە و سکرتێر دەبێت لاچێت سکرتێر دەبێت شۆنی خۆی چۆل بکە و بڵێ کۆنگەرە چێ دەکا بە سکرتێر بیکە بەڵام تۆ پێم بڵێ لە زۆربەی حتا من باسی حیزبە گەورەکان ناکەم بەڵام لە کام حیزبی بچووک هەر لە باشووری کوردستان ئەمنەوە لە کەیەوە لێرە تۆ ئاگال لێ پیاوێکی میدیاکاری کەی سکرتێری حیزبێ گۆڕاوە ناگۆڕدرێت بۆ چونکە ئەم کەسە حیزبەکەی بۆ خۆی دروست کردووە کەواتە بە ملکردنی حیزب مڵکایەتیە من پێم وابێ حیزب مڵکە وەک چۆن ئێستامە لەو تەلەڤیزیۆنەی کە سایەتێکی ئەم شارە خاوەنی ئەم تەلەڤیزیۆنەیە من و تۆ ناتوانین بین بڵێن وڵا بە لەسەر ئەو تەلەڤیزیۆنە داوای بەش بکەین ئەمە کەسێکەیە ناوی فڵانە و ئەم تەلەڤیزیۆنەی ئەوە ئەمە مڵکە ئەمە قەی ناکەی ئەوە هیچ ئەو لە کێشەمان نییە بەڵام لە حیزبی سیاسیدا ئەیبە بۆ ئەمڕۆی سەدەی 21 کۆمەلگای کوردی حیزب بە مڵک سیر بکات بۆیەش ئەمین شقاقانە ڕوو دەدا من و تۆ دە حیزبێک داین تۆ سکرتێری دوای ئەمە پێم وابێ نۆبەی منە سەرەی منە دوو کۆنگرە سێ کۆنگرە ئەتۆ لە سەرێک سکرتێر بووی کۆڵ نادەی واز ناهێنی دێ من شقاقت لێ دەکەم بۆ چونکە منیش تامی ئەو سکرتێرم لە تۆ دیکەرەمە ئەمە بە دیقەت وەرگرین زۆر ئەحزابی کوردی هەیە کە ئەم حەزبە بێگومان کۆنگرە گرێدەوە ئان ڕەوشێک هاتوتە پێشەوە سکرتێرەکەی دەرنەچوە و سکرتێرەکە حەزبێکی دروست کردەوە کە خۆتەڵێ ئەن لە حەزبە کەسێکی بەرپرسی ئەم حەزبەیە تا ئەم حەزبە بمێنە هەر ئەمە ئایا ئەم بوونی ئەم کەسە وەکو مەرجەیەک وەکو بڕبڕای پێش وەکو پێویستکێکی نەتەوەی پێویستێکی قۆنەغی لەوێ وەستاوە یان وەکو بە مولکردنی حەزب لەلایەن ئەم کەسەوە و خۆی سەپاندن تا سەر ئەزانی چۆنە کاک حەکارمە باسی ئەو فەرهەنگ و کولتوری سەمانی دەرەبەگایەتی و میرایەتیمان کرد بەڵام لە حیزبدا ئێمە دیاردەیەکی دیکەش هاتە سەر
لەسەرەوە فەرەنگە ئەویش ئەوەیە کە بەداخەوە ئێمە لە وڵاتی چۆکو بریتانیا فەڕەنسا وەکو هیندوستان وەکو ئەو ئەلجەزایر وەکو ئەو وڵاتانە لەژێر مستعمەرەی ئینگلیزدا نەبووین کە حیزبایەتی لێ فێر بین ئێمە یەکەم جار لە کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان لە ژێر هەیمەنەی ئەحزابی بۆلشویک و کۆمۆنیستی سۆڤیەت فێری حیزبایەتی بووین و ئەم دیاردەیە هەتا دەمری سکرتێری حیزبی کۆمۆنیستی سۆڤیەت بی ئەمە بەشێک لەو دیاردەیە و ئەم شێوەی کاری کولتوری ستالینی ئێمەش بە دیاری پێم وایە میوانی ئێمە لە هەولێر لەسەر خەتایە کاک شوان ئەم کاتەوە باش کاک شوانێکە جێ لێمە بێت ئەم کاتت باش زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز بەڵێ گایشوان زیاتر لە شل ئەحزابی هەر چار پارچەی کوردستان لە هەولێر کۆبوونەتەوە لەسەر ئەو ڕەوشی ئێستا لە کۆبانی ڕۆژاوی کوردستان و باشووری کوردستان هاتوتە ڕۆژەڤەوە بێگومان بەیاننامەشیان دەرکردووە ئێوە شەک و کومەڵ تێدا بەشدار بوون ئایا ئەم کۆبوونەوەیە فعلەن تاشان ئەتوانێت ئەو قەراراتانەی دەرکراون لەسەر عەرض جێبەجێ بکێت بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز دیارە ئێمە دوێنێ لە شاری هەولێر وەکو لایەنە سیاسیەکان کە 38 حزب بڵێن لە هەر چوار پارچەی کوردستان کۆبووینەوە هەرچەندە 43 ئەحزاب ینی لە یاداشنامەکەیە لە بەلاغەکە ناویان هاتە بوو دیارە کۆبوونەوەی دوێنێمان درێژە پێدانی کۆبوونەوەکانی ڕابردوو بوو ئەوە بوو لە ڕابردوش چەند کۆبوونەوەیەکمان ئەنجامدا و چەند کار و چالاکیەکی لێکەوتەوە ئەوە بوو کە گربوونەوەیەکمان لە پێش پەرلەمان ئەنجامدا و هەروەها بەڕێ پێوان چوینە بەردەم بارەگاینەتەوە یەکگرتوەکان لەوێ وەکو نوێنەری لایەنەکان لەگەڵ بەرپرسی نووسینگەینەتەوە یەکگرتوەکانی کوردستان کۆبووینەوە یاداشنامەیەکی چەند خاڵیمان دا بەرپرسینەتەوە یەکگرتوەکان سەبارەت بە لە هانەهاتنی کۆبانێ و پاراستنی کۆبانێ لە کۆبوونەوەی دوێنێش بە هەمان شێوە کۆمەڵێک پرس و دۆسیەمان تاوتوێ کردنمانە قرار بۆ داهاتوو کە بیانکەینە کار و چالاکی یەک لەوانە کۆمەچی و پاڵپشتیە واتە پاڵپشتیکردنی خۆرئاوای کوردستانە لە ڕووی مادی و معنەوی لە ڕووی معنەوی ئەوەیە کە ئەوەی پێمان دەکرێت بتوانین کۆمەڵێک کار و چالاکی بکەین و سەردان ئەنجام دەین بچینە لای پەرلەمانی کوردستان و بچینە لای حکوومەت و ئەگەر بکرێ بچینە کۆبانێ و داوە لە نەتەوە یەکگرتوەکان بکەین داوە لە سەرۆکاتی هەرێم بکەین هەرچی لە توانایاندا هەیە بەهانای کۆبانێەوە بچێن پارێزگاری لە کۆبانێ و لە ڕۆژ ئاوا بکەن و هەروە لایەنی مادیش عەفوەن بڕیارماندا کە سندوقێک بینا بکەین بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانین کۆمەچی بۆ هاونیشتیمانیانی خۆرئاوامان کۆ بکەینەوە بەڵێ ئەم 38 ئەحزابە وەکو لە بەیاننامەکە 43 ئەحزاب هاتووە بەرحاڵ بەدەیان ئەحزاب لەسەر ئاسیار چار پارچەی کوردستان کە کۆبوونەتەوە یعنی ئێوە کە سەردانی شوێنەکانەکەن دەبێت 46 نەفەر سەردانی شوێنەکان بکەن بیر تاچان ئەو قەرارە درەوە ئەن تاچان گوتوبێش لەسەر ئەوە کراوە لە چارچەوەی کۆبوونەکە کە پێویستە کنگرەی نەتەوەیی ئەنجام درێت پێویستە کورد بەشێکی گشتی خەوان بەرنامە خەوان پرۆپۆزال خەوان استراتیجێکی دیاریکراوە بێ نەک بەم شێوەیە بەڵێ وەکو باسم کرد کۆمەڵێک شتی گرنگ و باش بۆ داهاتوو باس کران بەڵام جارێ ئەو چەند شتە ڕئیسیە وەکو لە بەلاغەکە داهاتووە کرانە ئەجندای کاری داهاتوومان و هەروەها ئەم ئەنجومەنە ئەم کۆبوونەوەیە هەیئەتێکی چەند کەسیشی دەبێت وەکو هەیئەتی ئیداری و بەڕێوەبەر دیارە زوو ماوە کۆ دەبینەوە تەنانەت ئەمڕۆژ کۆبوونەوەیەک لە مابینی ئەم هەیئەتە هەیە بۆ ئەوەی بتوانین بڕیار لەسەر ئەم سەردانانە بدەین ئەم سەردانانە ڕێبخێن واتە ئەگەر بێت و سەردانی هەر شوێنێ بکەین نەخێر وەکو نوێنەرایەتی یعنی لە نێو ئەو هەموو ئەحزابانە چەند کەسێک بە نوێنەرایەتی سەردانی پەرلەمان و حکوومەت و کۆبانێ و کونسولخانەکان و ئەو شوێنانە دەکەین بەڵام بە تەئکید بە تەنەوع و بە تەناوب دەبی لەوانەیە ئەو هەیئەتە بڕیاردا هەر جارێ نوێنەری چەند لایەنێکی تێدابی بۆ هەر لای داموو دەستگایەک سەبارەت بەوەی کە باسیشت کرد ئەو بڕیارانە چەند جێبەجێ دەکرێن بە تەئکید ئێمە یەکەم جار ینی مەجلیسێکین کۆمەڵێک شت ئیعداد و گەڵالە دەکەین دەیکەینە ڕێنمایی و تەوسیا ئەوەی لە سەلاحیەتی خۆمانە جێبەجێ دەکەین کاری لەسەر دەکەین ئەوی تریش بە دام و دەستگا و لایەنە پەیوەندیدارە نێو خۆی و نێو دەوڵەتەکان ڕادەگەینێن بە تەئکید کە هەر کەسێکیش لە ئاستێکی بەرز نوێنەرایەتی لایەنی خۆی دەکا
حەق وایە ئەو لایەنەش ئەگەر هەر شتێک لە بەرژەوەندی کوردستان بی بە تایبەتیش لە بەرژەوەندی ڕۆژاوای کوردستان بی گوێ لە نوێنەری خۆیان بگرێن بەتەکیت ئەو ئەنجومەنەش لەسەر ئاست و سەلاحیاتی خۆی بڕیار دەدا. بەڵێ کاکەلی مەسەلەی کنگرەی نەتەوەیی بێگومان 300 ساڵەوانە زۆر پێشتر بێ ئەحمەدی خانی لە شعرەکانیان نووسێ قادری حاجی قادری کۆیی لە شعرەکانیان نووسێ زۆر شاعر نووسیوانی ئەمە حەزرەتی ئەمە هیوایەکی شاعیرانە بۆ شاعیرانی کورد خەلکی کورد سەدان ساڵ پێش ئێستاش کە باسی کنگرەی نەتەوەیی کرا پێم وایە ئەم ساڵ و پار ئامادەکاریش کرا کە ئەم کنگرە ئەنجام بدرێت بەڵام تا ئێستا کنگرەی نەتەوەیی ئەنجام نەدراوە لە کاتێکە حتا خەلکیش لایەنە سیاسەکانیش هەمووی تەکی لەسەرەوەکەنە هۆیەکی چیە بوو؟ وڵا هۆیەکەی زۆر سادەیە ئەوەی ژەوەیەک ئێمە ڕاز ناکەین ئێمە نە لەگەڵ خۆمان و نە لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕاز ناکەین ئەمن لە کۆنگەری نەتەوەیی لە نزیکەوە ئاگادار بووم ئەوەی کە پارلەمانجی ئابداکرا پێرا دەبێتەوە ئەوی ژەوەیە کە حقیقەت ئەوەیە کە ئەوە بوو ئەوە نەبوو کە یەکگوتاری استراتیژێکی یەکگرتووی نەتەوەیی لە هەر چوار پارچەی کوردستان پێک بێت هەمووتان دەزانن کە کێشە لە کوردستانی باش لە باشووری کوردستان دروست بوو لە پارلەمان و شەرعیەتی سەرۆکایەتی هەرێم تەواو ببوون ملیان نەدەدا بۆ هەڵبژارنێکی دیکە بۆ سەرۆکایەتی هەرێم لە کە لە ناو خەڵک دەنجی هێنابەوە وە خۆیانی دعای ئەوە دەکەن ئێستاش زۆر جار من پێم سەیرە کە زۆر جار لە میدیاکانی پارتیەوە دەکوترێکە سەرۆک مەشروعەتی دەنجی خەڵکی پێ ئەو مەشروعەتە تەواو بووە یەکێک لە بنەماکانی دموکراسی ئەوەیە کە وەختێک دەورەیەک دادەنێن بۆ سکرتێرێک بۆ سەرۆک کۆمارێک بۆ سەرۆک وەزیرانێک شەرعیەت ئەو تاریخە تەواو دەبێت کە خۆی کۆمەلگا و پارلەمان بریایی لەسەرداوە ئێستا تۆ مەسەن لە وڵاتێکی وەکو سوید لە وڵاتیش حتەنانەت وەک تورکیاش ئەگەر ئەو ڕۆژێک کە دەبێت ئینتخابات بکرێن بێتتر سەرۆک کۆمار مەشروعەتی نامێرێت ئەم مەشروعەتە تازە کرایەوە بە زۆر لە بینی ململانەی بینی ئۆپۆزیسیۆن و دوو ئێمە باسی کنگرەی نەتەوەیەکەن کنگرەی نەتەوەی بوو ئەمە بوو کە هاتن ئەمەیان دروست کرد بە پەلەپەل زۆر بە پەلەپەل هاتن کوتیان یەکجێ 5-6 ساڵە باسی کۆنگرەی نەتەوەیە کاکە بە نەوەدەکانەوە لە ئاخینەوە دەکانەوە کۆنگرەی نەتەوەیی لە بروکسێل هەیە کەس ئەوە نیت ئەوەمان کرد بچووکمان کردەوە هاتن کوتیان نە لە هەولێرێ و لە ژێر هەیمەنەی پارتی دموکراتی کوردستان و لە لایەک کەشەوە پارتی کرێکارانی کوردستان کە ئێمە لە نزیکەوە چوین حقیقەت ئەوە بوو کە ئێمە بوو ئەوە نەچوو بووین کە کورد ڕێکخین ئەم دوو هێزە سەرچەوە ئەو سێ هێزە سەرچێ کە یەکێتی نیشتمانیشی لەگەڵ بێکە بۆ خۆیان بە جیادانیش بوون و ئەم مقدماتی کۆنگەرەیان دروست کرد بوو ئەوان لە ئەجندایەکی دیکەدا بوون ئەوان لە فکر و خەیاڵێکی دیکەدا بوون حقیقەت ئەوەیە بوو ئەوە نەبوو کە کوردی هەر چوار پارچەی کوردستان بکەنە یەک گوتان لەسەر کێشەی نەتەوەیی کۆمەڵێک لێکۆڵینەوەی ئاکادمی ئەوە بکەن زۆر زوو دەرکەوت دەستیان کەشف بوو پەکەکە و پارتی ڕۆڵی سەرچان لەو کۆنگرەیدا جێڕا و پارتی بە هیچ شێوەیەک قبولی نەدەکرد کە لە ژێر هێژمونیویدا نەبێت و لە ژێر سەرۆکایەتی مەسعود بارزانیدا نەبێت دیارە پەکەکەش ئەوەی قبول نەکرد پەکەکەش ئەوەی ناوێت پەکەکەش پێی وایەکە خەڵکی باکووری کوردستان بەقەت هەر سێ پارچەکەی تری کوردستانن و هێژبوونی عەبدوڵڵا ئۆجەلان لە مەسعود بارزانی کەمترنێ بۆیە ئەمە زۆر دیار بوو کە ئەم کۆنگرەی یعنی لە پێناو بەرژەوەندی حەزبی و کەس زیاتر سەیتەرە لەسەر کۆنگرەکە کۆنگرە ئەنجام نەدراوە ئەم بە دڵنیایەوە دەڵێم کە بەرژەوەندی حیزبی نەبایە لە کۆنگرە سەری دەگرت بەڵام حقیقەت ئەوەیە کە بەرژەوەندی حیزبی تەسکی حیزبایەتی نەیهێش کۆنگرە بەڵێ ئەگەرمە بکەینە پرسیارێکی بۆ کاکشوان تووەکو ئەندامی سەرکرداتی کۆماڵی ئیسلامی کە یەکێکە لە 5 حەزبە سەرەکیەکی باشووری کوردستان بێگومان دەنگیشی لە پەرلەمانی عێراق و کوردستانیش ئەندامی هەیە وەکو کاکەلی ئەڵێ مەسەلەی حەزبەکان کە حەزبەکان هیچ کاتێک یەکتر قبول ناکەن حتا زۆر جار باسەوە کرد کە حەزبە کوردیەکان لە ناوخۆیانە ڕێکنینە لەسەر پرسە نیشتیمانی نەتەوەیەکان ڕێکنینە تا ئێستا ئەجندایەکی ڕۆشنیان نییە پێت وایە ئەمە تا چەند کاریگەری لەسەرەوە بێت کە ئیدارەکردنێکی مانتەقی و نەتەوەیی بۆ هێزی پێشمەرگە بۆ ئیدارەکردنی وڵات بۆ مەسەلەی دیبلۆماسیەکان و سیاسیەکان تا دوای نەبێت خۆی بەڕاستی ئەمە ڕاستە ئەمە تەواوە کە چ لە ڕابردوو چ لە ئێستادا ئێمە وەکولایەنە سیاسەکان و کورد بەگشتی بۆ تەضەحیە و قوربانی پێناو یەکنەبوونی لایەنە سیاسەکان چونکە میلەت کەمتر مەسئولە بەڵێ لە هەڵوێستنواندن مەسئولە لە فشاردنواندن مەسئولە بۆ سەردەسەڵات بۆ سەر ئەحزاب
بەڵام ئەوانەی سەرداری گەل و وڵات دەکەن ئەحزابی سیاسین کە لە حکومڕانین ئەوان لێی مەسوولن لە هەموو پارچەکانی کوردستان تەماشە دەکەین زۆر بەداخەوە زۆرم پێ ناخۆشە کە ئێستا قسانە دەکەین خۆزگاوانە بە دەکرێت بە هەند هەڵبگرین و بۆ داهاتوو ئیسیفادە لێ بکەین تەماشە دەکەین یعنی حزبەکان وەکو پێویست لەگەڵ یەکنین کۆمەڵێک پرسی نەتەوەیی چارەنووساز دەکەنە گیانفیدای یعنی خۆیان تەنانەت پرسی کۆنگرەی نەتەوەیش کە پرسێکی چارەنووسازە یەکێک بۆ لەو پرسانە ئەگەر چی گرنگی و ئەمیەتی زۆری هەبووە هەموو لایەنەکان و میلەت پێی باش بووە کە لە زووترین کاتدا گرێ بدرێ بەڵام زۆر بەداخەوە لەبەر چەند پرسێک کە لە سەری ڕاجیا و ناکۆک بووین یەک لەوانە ئایا چێ بەرپرس دەبی چێ سەرۆکی کۆنگرەکە دەبی و داهاتووی چۆن دەبی و کۆمەڵێک پرسی تریش تێڕوانین پەیوەندیەکان مەسەلەن برێن بەرامبەر بە وڵاتانی دەرودراوسێ و ئەوانە کە نامەوێ باسی بکەم بە تاکید ئەم کۆنگرەیە چەقی ئەم کۆنگرەیە نەبەسرا تەنانەت دوێنێ ئێمە لە کۆبوونەوەی خۆمان وەکو نوێنەری ئەحزاب باسمان لەوە کرد کە پێویستە پەیامێکمان بۆ ئەو شتە هەبێ پێویستە کۆنگرەی نەتەوەیی مادام گرنگە لە زووترین کاتدا ببەسترێت زۆر جار تەماشە دەکەین تا دەگاتە ئێستاش لە کوردستانی خۆمان یعنی دوو ئیدارەیین دوو خیتابین دوو هەڵوێستین دوو دەسەڵاتین دوو نوێنەرایەتین دوو پەیوەندین دوو دارایین یعنی کە کێشە بەرامبەر وڵاتێک یا بەغدادێتە ئارا لە ئەنجامی وەی وەکو پێویست ئێمە ناتوانین حەسمی بکەین بڕیارێکی تەواو بدەین بۆ ئەوە لەبەرەوەیە کە تا ئێستا ئێمە وەکو دەستور وەکو گەل وەکو نەتەوە بنەمای نەتەوەییمان تێدا بەڵاممان نەکردووە کە کۆمەڵێک هێڵی سوورمان هەبن بیان پارێزین بەرژەوەندی بەرژەوەندی شەخص و ئەحزابدا هەڵبژێرین کەواتە لە کوردستانە دەستورێک هەیە پرۆژە یاسایەکی دەستور نەبوو پارلەمانە گەڕێتەوە ناخرێتە ریفراندومەوە تا ئێستا هەرێمێکی بێدەستور هەیە یاساکانیش دەرەکرێت لە پەرلەمان زۆر جار پەرلەمانتانە خۆی گلیەکەن کە حکوومەتێک و پێویست یاساکان جێبەجێ ناکە هەیمەنەی حەزب لەسەر هەموو جمگەکانەوە کوتواڵی ئاساواری دوو ئیدارەی تا ئێستا لەسەر هێزی پێشمەرگە لەسەر دوو ناوچە و نازانم دۆزم و تا دوای دیارە ئۆبالی ئەم قەیرانەی لە کوردستاندا هەیە نەبوونی موچە نەبوونی هێزێکی موحەدی بە هێزی کاریگەری کەمەرجکەین و تا دوای ئۆبالی ئەم بەرپرسەرەتیە ئەکەوێتە ستوی کام لایەن وەڵا بە کورتی پێم وایە ینی ئەو مەسئولیەتەی کە هەیە یا دەکەوتە ستۆی کام لایەن بە تاکید دەکەوێتە لایەنە دەسەڵاتدارەکان لە بەرەوەی ئەو لایەنانەی کە لە دەسەڵات نینە لێ مەسئول نینە بە تایبەتیش ئەوانەی کە لە ڕابردوو لە 1970 بەسەرێوە لە کوردستانی خۆمان کە پارتی و یەکێتی ینی حاکم بووینە مهەیمین بووینە هەژمونی حزبیان بەسەر دەسەڵاتدا هەبووە زیاتر مەسئولیەتەکە لە ئەستۆی ئەوانە لە ڕۆژئاوا لە ڕۆژهەلات لە باکوور لە هەر شوێنێک ئەو لایەنانەی کە گەورەن کە زیاتر نوێنەرایەتی و دەنجی خەڵکیان بەدەستا مەسئولیەتەکە لە ئەستۆی وانە بێگومان تا ئێستاش لە کوردستانی خۆمان یعنی حزب مهەیمینە بەسەر هەموو جمگەکاندا و پەیتا لەو دوایەش کە ئەو حزبانەی تر بەشداری دەکەن و دەنجی خەڵک فعالتر دەبێ یعنی هەندێک شت کاڵتر دەبێتەوە بەڵام تا ئێستاش یعنی حزب هەژمونی زۆرە بۆیش کۆمەڵێک کێشە هەن نە لە نێو خۆ چارەسەر دەکرێن چارەسەر دەکرێن ئەگەر بە کورتی جابیان پرسایی من بدەیتەوە کەواتە ئەو چلوشتێک ئەحزابە کە تو بە ئەدەی 38 حزبە کۆبوونەتەوە پێتوانیە لە چارچۆی ئەم حزبانە شێکتر قبول نەکردن هەبێ یەکتر ئەو لایەنی تر حەزبەکە زیاتر ئەوامر بکا و زیاتر فەرد بێ زیاتر بەرپرسەرەتی بێ پێت وایە ئێوەش لەمەشە بکەونە ڕێککەوتنێک کە نوێنەرەتێکی هاوبەش و مانتەقیدانە بێ خۆی ئەو حزبانە کە کۆ دەبنەوە بۆ چییە لەبەر چییە ئامان چییە بێگومان لە خەمخۆریە لە دڵسۆزیە لە شعورکردنە بە مەسئولیت شعورکردنە بەوەی کە چەند حیزبێک باڵی خۆیان بەسەر هەموو جونگەکاندا کێشاوە لە ئەنجامی وەی کۆمەڵێک مەترسی و تەحەدیات و کۆسپ و تەگەرەش ڕوو لە کوردستان و لە میلەت دەکەن بە یەکەوە هەمومان دەکەوینە مەترسی ئێمە وەکو لایەنەکان ئەگەر لە عمقی دەسەڵاتیش نەبین ئەگەر تەواو زیمامی ئوموریشمان بەدەستەوە نەبی یعنی ئەوانەی کە لە دەسەڵاتیشین کە هەز بە مەسئولیەت و بە مەترسیەکان دەکەن دەڵێن دەبێ ئێمە کۆ ببینەوە
پەیامێک هۆشداریەک بەلایەنەکانی تر بدەین کە وەکو جاران هەنگاو نەنێن واز بینن لە نەریتە خراپەکان پێویستە هەمومان یعنی لە ناوەندی بڕیار بین هەمومان ساحب قەرار بین هەمومان بەشداری لە قەرارەکاندا بکەین. بەڵێ کاکەلی کاکی شوان ئەڵێ حەزابەکانی کوردستان هەستیان بە بەرپرسایەتی کردووە لە کاتێکی قەیرانێک دروست بووە لە کوردستانە لە ئێستادا لە کوردستانە باستەوە کرد زۆر کەسی ئاکادمیسیان حتا لەم ستودیا خۆم پرسیارم لێ کردووە تا ئێستا حکوومەت پرسیان پێ ناکە ئیدارەکردنی چارەنووسی ئەم ملەتە لە چارچۆیی هولی مەکتەب سیاسیەکان و عقلیەتی هەندێک کەس بەڕێوەچێ کەسە ئەکادیمەسیەکان کەسە زانەکان پسپۆرەکان قەت پرسیان پێ ناگێ سنتەرێکی لێکۆڵینەوە استراتیژی نییە کە نەخشە ڕێگەوەکە وڵاتە پێشکەوتوەکان بوو ئاڕاستی جیاوازەکان وڵات دانێ من بە دڵنیایەوە پێ دڵم لێرەشەوە تەحەدا دەکەم ئەو کەسانی ئاکادمیسیەن و خەڵکی پسپۆرەوەی کە تۆ باسییان دەکەی من دەیان کەسم هەر لەو شاری پێشک دێ بە تاقی تەنێ بە تاقی تەنێ بە حەزبی 5-6 لەو حیزبانی کە تۆ ناوت بردن بە تاقی تەنێ حەزمیان ئەوەندە گەورەیە بەڵام چونکە تاکن چونکە ئیحساسی مەسئولیت دەکەن چونکە حەز بە بەرپرسایەتی دەکەن ناچن بۆ خۆیان حیزبێک دروستکەن یا دوکانێک دروستکەن بۆیە ئاوە پەراوێز کراون من قەولت پێ دەدەم و ئەلێرەشەو لەو مینبەرەوە ڕووم لە هەر هەمویانە ناڵم لە 100 بەڵام بەلانی کەمەوە لە 90 ئەحزابی کوردی بە هەر 4 پارچەی کوردستانەوە ئەگەر خۆم سکرتێری حیزبەکە نەبم پێم خۆشە حیزبەکە هەڵوەشت ئەوەی بە تەحەداوە دەڵم کام حیزب بێت کۆنگەرە بکە هەمووی کۆنگەرە دەنگ بە ئەم سکرتێرە نەدا پێی خۆشە حیزبەکە هەڵوەشێت بەڵام خۆی نەفەری دووەم و سێوەم نەبێت ئەمە مشکلێکی زۆر 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 گەورەیە و ئەوجار ئەوەی کە کاکشوان دەڵە ئەم حیزبانە من حورمەتم هەیە بۆ هەموو تاچێک بۆ هەموو حیزبێک زۆربەی حیزبەکانی کێستا ناوت بردوون تاکن کاکە 2 کەس 3 کەس 4 کەسن بەڕاستی دەڵم بەڵام ئەوەی کە کۆ دەبنەوە بەشێکی زۆری بەڕاستی بۆ خەمخۆری نییە بەشێکی زۆری کۆمەڵێک دوموچاوی سیاسی حەزی لە حیزبایەتی حەزی لە سەکرتێر بوو لە حەزی لەوەیە کە جانتایەک بەدەستەوە بگرێت بەڕاستی بۆ خۆ دەرخستنە بۆ خۆنزیکردنەوەی لە دەسەڵاتی باشوور بەشێکی زۆریان ئەوەیە لە بێکاری ئیشان نێبیکەن وەکو من و تۆ ئیشان نێبیکەن مەجبورن بە سیاست خۆیانەوە بکەن منەتێکی زۆری لەسەر خەڵک دادەنێن دەنا ئەمە چۆن حیزبێک کە نەیتوانیوە 3000 دەنگ 3000 دەنگ لە نێو 4-5 میلیۆن خەڵکدا 3000 دەنگ بۆ حیزبەکەی پێنێم کاکە تۆ فەرقت چێ لەگەڵ من بۆ ناچی لە ماڵی خۆ دانیش لە کوردستانە بێجگە یاسایی کاری حەزبی تا دوای لە کوردستانە تا چەند پێت باشە مؤسسەیە کە بێ مؤسسەیەکی یاسایی هەبێ کە مؤسسەیە سەلاحەتی کاملە بێ لەوەی چاودێری حەزابەکان کە بۆ نمونە حەزبێک هەیە پەیرۆ و پرۆگرامێک دەرەکە وەکو دەستوری حەزب لە پراکتیکا 100% پێچەوانەی پەیرۆ و پرۆگرامی خۆی ئیشەکە زۆر جار بە تاکراوی وەکو خەڵکە لێ وەکو چاودێرەکان ئەڵێن بەرژەوەندەکان ئەنکۆ چارەنووسی خەڵک بەڕێوە با لە پرسە دیبلۆماسیەکان لە حتا عیلاقاتە ئابوووریەکان و تا دوای تا چەند گرنگە مؤسسەیە کە بێ ئەم حەزبانە عقوبە بدرێت تا داخستنیش ئەو مؤسساتە دروست ناکرێت ئەم مؤسساتە بۆ حەزابە دەسەڵاتدارەکانە بۆ ئەو حەزابانەیە کە من ڕێز و حرمەتم هەیە بۆ هەر هەمویان بۆ هەر 5 حیزبەکە کە توانیوانە دەنگی خەڵک بەدەست بێنەوە بچنە پارلەمان ئەمە لەسەر ئەو 5 حیزبە هیچ قسەیەکم نیێت بەڵام لەسەر ئەم حیزبانەی دیکەی بە تایبەت باشووری کوردستان ئەمە قسەم زۆرە بەڕاستی و من بەش بە خاڵی خۆم وەکو تاچێک وەکو عەلی مەشروعیەت نادەم بە هیچیان و هیچ ئەو حسابیان بۆ ناکەم کە چارەنووسی خەڵکیان دەدەستدا بێت بۆ ئەوەی کە پێش ئەوەی کە بتوانن بێن ئەو بریارە بدەن دەبێ بچن بۆ سەر سندوقی دەنگدان و هیچ نەبێ هیچ نەبێت بە یاسای ئەحزابی پارلەمانجات چه یاسایەک دادنێن بادای بنێن 3% 4% تۆ بزانە کوردەکانی باکوور چەند ساڵە بەدەستەوەیەوە دەناڵێن کە ناتوانن کوتلەیەکی تایبەت بە کوردیان هەبێت لە پارلەمانی تورکیا بۆەوەی کە لیمیتی حدی ئەعلای دەنگ 10% تۆ ینی 110 ئەوش لە پێناو کوردەکان بۆیە نەتوانن لە پەرلەمان ئەی تەبیعی چونکە تۆ حکوومەتێکی وەکو تورکیا کە لە نێو ئەو ناوچەیەدا زۆر جار باسی لە دیموکراسی بوون و ئەوەی دەکەین کە فعلەن کۆمەڵە لە بنەماکانی لە چاو وڵاتانی دەوروبەر چەسپاندووە بەڵام تۆ لە 110 دەنگ نەهێنی وەکو حیزبێک ناتوانیت بچی بۆ پارلەمان بەڵێ کە دوا پرسیارمان کاک شوان وەکو کاک عەلی قسێکی وەکو چاودێرێکی سیاسی گلەی و سەرنج لە فۆرمی حەزبی ئەو فۆرمە ڕێکخستنە و ڕێکخراوەیەکی حەزبەکان لە کوردستانە جێبەجێیەکەن سەرنجی هەبوو فەرمو سەرنجی بەڕێستان لەسەر قسەکانی کاک عەلی بەڵێ
وڵات بە کورتی من لە ڕووی تێڕوانینی بەڕێزکە علی بۆ حزبەکان تێبینیەکەم هەیە ئەگەرنا لە ڕووی فۆرمی بەڵێ هەندێک شێوە هەیە لەوانەیە کاتی خۆی شێوازێک بۆ هەشتاکان بۆ کاری ڕێکخراوەیی و سیستەمی داری شتێکی فعال و گونجاوبی بەڵام بۆ ئێستانە بە هەر حاڵ پێم وایش مەبەستی زیاتر لەسەر هەڵوێستیان بوو من دەڵێم جیاوازی لە مابینی بوونی حزب واتە ئامانجەکانی بوونی حزب لەگەڵ کۆبوونەوەی دوێنێدا بکەین من حەقم لەوە نییە کە حزبێک کە هەیە ئامانجی چییە وابەستەی چییە وەچە ئەجندایەک جێبەجێ دەکا بەڵام بە هەر حاڵ من کە باسم کرد ئەو حزبانەی کە دوێنێ یا چەند جاری تر کۆبوونەتەوە ئەگەر گچکە بن گەورە بن بە هەر حەجمی خۆیان لە حکوومەت بن یان نا یعنی من گومانی باشیان پێدەبم کە لە خەمخۆریانە لە دڵسۆزیانە لە ئەنجامێوێ کە دەبینن لە کوردستانی ڕۆژئاوا کۆمەڵێک کێشە و مەشاکلی ئەمڕۆ 6 ڕۆژە دانیشتون کە بگەنە هەندێک شت هیوادارم بگەنە ڕێکەوتنامەیەک کە لە خزمەتی گەل وڵاتداری کە تا ئێستا ناگەنێ و لە کوردستانی خۆمان لە خۆرهەڵات کۆمەڵێک کێشە و مەشاکلی ئەو حزبانە شتێکی باشە ئەگەر بێت و شاریان لەسەر دروست بکەن و پەیامێکیان پێ بدەن و بەڵێ کاکەلی سەرنجێکیتە بۆ دوا سەرنجی تۆ وەڵام پێم وابێت کە ئەو کۆبوونەوانە دەبوو زۆر جامعتر بایە ئێستا کە دەڵی 43 حیزب بەشداری کردووە بەڵام من حیزبم پێشک دێت هەر ئێستا لە نێو ڕۆژهەڵاتی کوردستان کە جێپەنجەشی دیارە و تقریبا نوعێک لە ئەوەشی لە نێو کۆمەڵانی خەڵکدا هێژمۆنیی بۆ خۆی دروست کردووە هەر داعوت نەکراوە کامیان بوو مەسەلەن پەژاک ئەمن ئەو ڕۆکانە تەلەفۆنم کرد پێشەوەی کە بێم بۆ ئەو بەرنامەی تەلەفۆنم لێکردم گوتم مەرێ کاکە ئێوە داعوت نەکراون داعوت کە کوتی هەر حیسابیشان بۆ نەکردم ئەمە بۆچی دەگەڕێتەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە پێجگە لەو پێشەش حیزبەی باشوور و باکوور و ڕۆژهەڵات ئەوی دیکە ئەحزابێکن کە دەستەمۆن ئەحزابێکن کە بە ڕیمۆت کۆنترۆل کار دەکەن ئەمن پێم وابێ باشترین خزمەتی ئەم ئەحزابەی کە نەیانتوانیوە لە باشووری کوردستان یا ئەو حەحزابەی لە ڕۆژهەڵاتی کوردستان بە دەستی خەڵک دروست کراون بۆ ئەجەندایەکی تایبەت گەورەترین خزمەتی ئەو حیزبانە ئەوەیە کە بتوان بچنەوە لە ماڵی خۆیان دابنیشن کار بکەن لە باشووری کوردستانیش ئەمن لە بۆم لە حیساب نایە چەند حیزب دروست هەیە بەڵام بێجگە لەو 5 حیزبەی کە مەشروعیەتی سیاسیان لە کۆمەڵانی خەڵکو و لە دەنگەکانی من و تۆ پەیداهێناوە ئەمن ئەوانی دیکە مەشروعیەتی سیاسی پێوە نابێت بەڵێ علی کەریمی چاودێری سیاسی هەروەها شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ستودیۆکانمان لە هەولێر سوپاس بۆ ئامادەبوونتان بەڵێ بەرزان بێگومان سەرێ دەمژمێرا داهاتی بۆ ڕۆمالێکی تایبەت و شەڕۆڤەکردنا پرسێکی دنیا تایبەت بە ڕۆژەوێ دێ دیگەل هەبدوو بین لە بەندامە بن